سلااوان لێ بێت ماوەی زیاتر لە 10 ڕۆژە جوتیارانی کورد لێرە لە دژی جوتیارانی ینی عەرەبی هاوردە لێرە مانگرتنیان ئەنجام داوە وەکو دەبینن تاکوی ئێستا ئەم جوتیارە کوردانە لێرە لە دیوەخانی کەسایەتێکی کورد لە پەڵکانە لێرە مانیان گرتووە و گرتبوونەوەیان هەیە بەردەوامن لە دژی ئەو بڕیارانەی کە لە فێقەی هەشتی سوپای عێراقیەوە بۆ جوتیارانی کورد هاتووە بە قەدەغەکردنی دەریوانە لە 5 گوندی ئەم ناوچەیە. دیارە ئەمڕۆ بڕیارە لیژنەیەکی پەرلەمانی سەردانی جوتیارانی کورد بکەن لەگەڵ عەرەبی هاوردەش کۆبنەوە بۆ ئەوی بگەنە ڕێکەوتنێک یان گفتوگۆ بکەن سەبارەت بە چارەسەرکردنی ئەو گرفتانە وەکو دەبینن ئێستا نوێنەری جوتیارانی کورد لێرە ینی خەریکی ئەو بەڵگانن و ئەو بەڵگانە کۆ دەکەنەوە کە مڵکداری و خاوەنداریەتی ینی زەویە کشتتوکاڵەکانی ئەم گوندانە دەسەلمێنێ ئەوە بەڵگەکانە وەکو خۆیان لێرە خەریکن جیای دەکەنەوە سەرجەم بەڵگەکان هەیە تاپۆی ڕەشیان هەیە ئێستا خەریکن تاکو ئەو بەڵگانە کۆبکەنەوە تا لە کاتی هاتنی لیژنەکەیە ئەو بەڵگانە بخەنە ڕووکە ئەم زەویانە کە هەیە لێرە مڵکی جوتیارانی کوردە و مڵکی کوردەکان هیچ پەیوەندێکی بە عەرەبی هاوردەوە لەم سنوورە نییە. کاک محەممەد سلااوت لێ بێ ئەگەر پێمان بڵێ ئێوە خەریکی چین ئێستا؟ ئێمە خەریکین بەڵگەکان کۆکەینەوە. ئێمە زۆر خۆشحاڵین لەبەرەوەی دەرێن لوزنەکە لە زراعە و لە قانون دێ ئێمە لەو لای کێشەمانە بەڵام ئێمە لەوە کێشەمانەیە کە دێتە کابرای عەرەبی هاوردە دێتە سەر ئەعلام دەڵێ من زەویم هەیە من 57 هەیە کە لوزنەکە هات من بۆی دەسێلمێنێن 50 لە هەموو عێراق نییە لەبەر ئەو لە 76 و 77 داخلی تعدادی فەرعی بووە تحدایە کەم با بچێ 57 لە هەموو عێراق لە کوێ بۆ بێنێ خۆ من نەزانم لە بیابیەکانی سعودی هاتوونە باپیرە مەخت خۆی پێمی گوت ئەوانە لە چۆ هاتوونە ڕسمەکەشم پێکە بە عوشتر دێن. تان وایە ئەم لیژنانە چارەسەری کێشەکانی ئێوە دەکا؟ ئێمە هیوادارین چکۆ ئێمە خۆی کێشەکە لەوەیە هیوادارین چارەسەر بێت لەبەر ئەگەرنا قەراراتی ئەنجومەنی وەزیرانی عێراقی لە 2012 چارەسەر نەکراوە قەرارات مادەی سەچول هەمووی هەیە چارەسەر نەکراوە بە کتابی خۆیان ئاخر کتابی کە هەمووی دووسێ مانگ نابێ گوایە هەموو گرێبەستانە هەر بۆشێنەوە کە هەلیان نەوەشاندەوە ئەوانەی پارەیان وەرگتووە کتاب هاتووە لە وزارەی زراعە ئەلێ گرێبەستەکانیان هەروەشێنەوە بەداخەوە لە مدیرەی زراعە هەلی ناوەشێنەوە خۆم کە چوویمە نوێنەری ئەو خەڵکەم چوویمە هەلی نەوەشاندێتەوە یعنی ئەمە مشکلەکە لێرەیە ئەبێ ئەگەر لوزنەکە لوزنەیەکی عادل و حقایقی بوێ دەبێت نیوەی مۆزەفی زراعی کەرکوو عیدام بکەن نیوەی مۆزەفی نفوس عیدام بکەن چێچوار قازیش بەدارێوەکەن. زۆر سپاس. دیارە وەکو باسمان کرد ئەمڕۆ لیژنەکە دێن لیژنە پەرلەمانیەکە یعنی نوێنەری جوتیارانی کوردیش چاوەڕێەوە دەکەن ئەو لیژنەیە بڕیاری بەدەستبێەوە بڕیار بەدا لە چارەنووسی جوتیارانی کورد و بڕیار بدا جارێکی دیکە ئەمە دووبارە نەبێتەوە و بڕیار بدا ئەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی وەزیران و لە لیژنەی باڵای مادەی 140 دێتە کەرکوب جێبەجێ بکرێت تاکو ئەم کێشانە جارێکی دیکە دووبارە نەبێتەوە.